سڵاو ڕێز بۆ خۆشەویستانی بەرنامەی ئێمە بینەران بەخێربێن بۆ ئەم ئەڵلقەیە لە بەرنمەکەمان هیوادارم لە هەر شوێنێک سێرماندەکان بە تەندروستی و دڵخۆشی بن لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی بابەت و بۆ چوونە جیاوازەکان. بینەرانی عزیز بەرنامەیان و هەفتەمان بە وەڵامێکی من بۆ هاوڕێکی خۆشەویستم دەست پێ دەکات. ئەم هاوڕێم چەند ڕۆژ پێش ئێستا لە تەماسێکدا وتی من بەرنامەی ئێمە و بینەران دنبال دەکەم دەستان خۆش بێت و ماندووش نەبن. بەڵام ماوەیەک زۆر باسی شەڕ و لێکۆتەکانی دەکەن. دەزانم پێویستن مەشغەڵی زۆر کەسە. بەڵام پێتان وانییە لەوانەیە ئەم هەموو باسی شەڕ و ئەزیەت و ئازارەکانی ئەم دۆخە خەمۆکی و نائومیدی پەرە پێ بدات. بۆ لە پەنایدا باسی عشق و خۆشەویستی بۆ ژیان و داهاتوێکی گەشت ناکەن بۆ بابەتی هیوابەخش ئامادە ناکەن. ئەوەی دەیبیستن وەڵامی منە بۆ هاوڕێم. هیوادارم مەجای هەبێ کە گوێبیستی بێت. سڵاو لە تۆ لەو دڵەپڕ لە هیوایەی کە دەتەوێت جیهانێکی جوانتر ببینیت. ڕاستیەکەی قسەکانت زۆر لە جێگەی خۆیان دابوون و نیشانەی ئەوەن کە تۆ خاوەنی هەستێکی مرۆئی و بەرزیت و دڵت بۆ ئاشتی و خۆشەویستی لێدەدات. هاوڕێگیان دڵنیا بە ئەو ئامانجەی تۆ بۆی دەڕوانیت ینی پێشکەشکردنی هیوا و خۆشەویستی هەمانە و ئامانجەیە کە ئێمەش بە هەموو حێزمانەوە کار بۆ بەدیهێنانی دەکەین. بەڵام ڕێگە بدە بە وردی باسی ئەوە بکەین بۆچی ئێمە ڕوبەڕووی ئەو واقعە تاڵانە دەبینەوە کە تۆ پێی دەڵێ شەڕ ئەزیەت و ئازارەکانی دۆخی ئێستا. هاوڕێگیان پزیشک کاتێک نەشتەرگەری بۆ برینێک دەکات ناچێت وێنێکی جوانی بۆ بکێشێت بەڵکو ناچارە دەست بخاتە ناو برینەکە و خوێن و چڵکەکە پاک بکاتەوە تا بتوانێت برینەکە ساڕێش بکات. ئێمەش لە دۆخێکداین کە بەهۆی دەسەڵاتی سەرمایەداری خۆسەپێنەر و سەرڕۆ برینی قوڵمان هەیە. ئەگەر ئێمە باز لەو کێشانە نەکەین وەک ئەوە وایە برینەکانمان شارد بێتەوە. تۆش دەزانی کە برینی شاراوە هەرگیز ساڕێش نابێت. ئێمە قسە ناکەین بۆ ئەوەی خەڵک بێزار بکەین بەڵکو قسە ئەکەین بۆ ئەوەی ڕەگ و ڕیشە ئەو ئازارانە ئاشکرا بکەین کە ڕێگرە لە بەردەم ئەو عشق و خۆشەویستیە بۆ ژیان کە تۆ باسی دەکەیت. ئازیزگیان ئەو هیوا و خۆشەویستی کە تۆ دەتەوێت بیبینیت بەبێ دەنگبوون لە بەرامبەر ستەم و چەسانەوە دروست نابێت. ئەگەر ئێمە تەنیا باسی جوانی و خۆشەویستی بکەین لە کاتێکدا ماف و ئازادیەکانمان لەژێر پێشلکردندان ئەوە نەک هیوانە بەڵکو بێدەنگی و خۆبەستنەوەیە. هیوای ڕاستەقینە لەو کاتەدا دروست دەبێت کە دەست دەکەین بە گۆڕانکاریش بەبێت تێگەیشتن لە هۆی ئێش و ئازارەکان و هەڵۆ شکستەکان ناکرێت. ئەو واقعەی لە ئێستادا دەبینین بەرهەمی پلانی دەسەڵاتگیرێکە کە بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان نایانەوێت ئێمە لە ئاشتی و خۆشەویستیدا بژین. ئەگەر ئێمە ئەم ڕاستیە سیاسیە بەڕاشکاوی نەخینە ڕوو ئەوە ئەو دەسەڵاتدارانە بەردەوام دەبن لە تێکدانی ژیانی ئێمە و ژێرپێنانی عشق و خۆشەویستی. قسەی ئێمە جۆرێکە لە بەرگری فکری هەوڵێکە بۆ ئەوەی کۆمەلگا لەو نەهامەتیانە بە ئاگا بێتەوە کە دوژمنانی عشق بە ژیان بۆیان دروست کردووە. هاوڕێ خۆشەویستم ئێمە لەگەڵ تۆ زۆر کەسی تر خاوەنی یەک ئامانجین. تۆ دەتەوێت کۆتایی جوان ببینیت ئێمەش دەمانەوێت ڕێگایەک بنیاد بنین بۆ گەیشتن بۆ کۆتاییە. قسەکانی ئێمە ئەو پردەیەکە دەبێت پێدا تێپەڕین تا لە تاریکی ئێش و ئازارەکانی ژیانی ئەمڕۆ کە بەسەرماندا سەپاوە خۆمان بگەینە کەناراوەکانی ئاشتی و خۆشەویستی کە تۆ بە تامەزرۆیەوە چاوەڕێ دەکەیت. بۆیە ناڵێن ئەم دۆخە بەردەوام دەبێت بەڵکو دەڵێن ئێمە ئازارەکان باس ئەکەین بۆ ئەوەی بتوانین ئاشتی بەرهەمبێنین. چونکە ئاشتی و خۆشەویستی بە ژیان بەرهەمی نەزانین و بێدەنگی نییە بەڵکو بەرهەمی حکمت و ڕوبەڕووبوونەوەی ڕاستیەکانە. هیوادارم بتوانین پێکەوە لەو ڕێگەیەدا لە بڕی نائومیدی بەردی بناغی داهاتوێکی واقعی جواندا بنین. هاوڕێگیان باو پرسیارە بکەین. پێت وانییە ئەگەر ئێمە هەمیشە تەنیا باسی جوانیەکان بکەین و چاومان لەو ڕاستیە تاڵانە بنووقێنین کە ژیانی خەڵک دەشێوێنێت لە کۆتاییدا ئەو دۆخە وێرانکەرە خۆی دێتە ناو ماڵ و ژیانی خۆشمانەوە.
ڕاستەکەی ئەوەی تۆ باسی دەکەی نەک ڕخنەیەکی ڕووکەشی نییە بەڵکو دەنگدانەوەی ئاواتێکی پیرۆزەکە هەمومان لە دڵماندا هەڵمان گرتووە ئاواتی ژیانێکی پڕ لە ئاشتی و خۆشەویستی بەڵام هاوڕێ عەزیز ئەگەر ئێمە لە جیهانێکدا دەژین کە کێشەکان تەنها لە ڕەوانگەی تاکە کەسیدا بوونایە بەڵێ دەبوو تەنها باسی خۆشەویستی بکەین بەڵام ئێمە لە جیهانێکدا دەژین کە سیاست تەنانەت ژووری نووسینیشی داگیر کردووە نووسینی ئێمە هەر وەک باسکرا وەک پزیشکێک وایە کە ناچارە دەست بخاتە ناوبرینەکەەوە تا ساڕێژی بکات ئەگەر پزیشکێک تەنها باسی جوانی جەستە بکات و برینەکە نیشان نەدات ئاوا نەخۆشەکە لەناو دەچێت بۆیە دووبارەی دەکەمەوە ناتوانین تەنها باسی باخچەی خۆشەویستی بکەین کاتێک دەبینیم چۆن دەسەڵاتدارانی خوێن ڕێژ بۆ بەرژەوەندی خۆیان مینیان لەو باخچەدا چاندووە ئەو دۆخەی کە ئەمڕۆ ئێمەی تێکەوتوین بەرهەمی پلانێکی دوژمنانی ژیانە بۆ ئەوەی ئێمە خەریکی خۆمان بین و بیر لە گۆڕانکاری نەکەینەوە کاتێک قسە لە نادادی ئەم دۆخە و ئەزیەت و ئازارەکان و ئەنجامەکانی دەکەین مەبەستمان ئەوەیە ئەو کتوبەندانە بشکێنین کە ڕێگرن لە بەردەم ئەو خۆشەویستی تۆ باسی دەکەیت با دیسانەوە بێژم چۆن دەکرێت خۆشەویستی لە وڵاتێکدا سەر هەڵبدات کە تێدا مافەکان پێشل دەکرن و مرۆڤەکان سەرقاڵی پارێزنی گیانی خۆیانن قسەکردن بۆ ئێمە بە تەنها دەربڕینی هەست نییە بەڵکو ئامرازێکە بۆ بە ئاگابوون ئەگەر ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم ئازارانە قسە نەکەین سبەی کێ دەیکات ئەگەر ئێمە ئەم دۆخە نەگۆڕین چۆن دەتوانین دڵنیابین کە نەوەکانی داهاتوو دەتوانن بە ئاشتی بژین من دڵنیام کە بەهێزترین چەکی ئێمە بۆ گۆڕینی ئەم دۆخە هۆشیاریە کاتێک خەڵک دەزانێت بۆچی ناحەقی ڕوودەدات ئەو کات دەتوانێت ڕوبەڕووی ببێتەوە و سەرنجام زەمینەیەک بۆ هەنگاونان بۆ بەدیهاتنی خۆشەویستی ڕاستەقینە دروست دەکات ئێمەش حەز دەکەین تەنها باسی جوانیەکان بکەین باسی داهاتوو گەشە و عشق و خۆشەویستی و پێکەوە بوون بکەین بەڵام ئێمە ناتوانین وەک خەیاڵ پەرستێک بژین کاتێک دەبینین واقعەکەمان چییە بۆیە بەڵێنت پێدەدەین هەموو ئەو قسانە کە لەسەر شەڕ و نادادی دەکەین تەنها بۆ ئەوەیە کە ئەو ڕێگەیە پاک بکەینەوە کە دەمانباتە سەر ئەو لووتکەیەی تۆ باسی دەکەیت بێگومان ئێمە هەموو لە هەمان بەلەم داین کە تۆ ئاراستەکەت پیشانداوە ئێمەش بەو ئاراستەیە دەچین بەڵام دەبێت بەردەوام بین لە ڕوبەڕووبوونەوەی ئەو شەپۆلانەی کە دەیانەوێت بەلەمی ئاواتەکانمان نقم بکەن دەیتر هەر بژیت و بە شادی و بەخۆشی هاوڕێت ڕێزان داشي ليلى ودقري بانقم كنا وديوري تجيب كم تورا ودقري خو خدانا منيا وبهانا تدقري خدانا خوش جنابا بهانا يسيو تدقري وبهانا تدقري سيدورة وديه ميلا ويا والنا يا فرسي أردورة وديه ميلا أي بجان دي قسم سيدرون مكيلا وي بمرق دي قسم أدرون مكيلا
بانگم کرد ئەوری 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 کسێ ئەوری دایکی لەیلا و دەگری بەسی پێش دوێنی ئەوری وەیەوری خداوی چی بکەم تۆرە و دەگری خۆ خەتا لە من نییە بەهانەی چیم پێ دەگری خەتا لا خۆشک نابم بەهانەی چیم پێ دەگری بۆ بەهانە پێ دەگری ڕۆژمڕوونەکە نەخەو دێتە چاوم نەڕۆژم ڕوونەکە ناخەو دێتە چاوم ئەی کوێرای مێدایێ لە یارەوە بێڕاوم وەی کوێرای مێدایێ لە یارەوە بێڕاوم بانگم کرد ئەوری 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 لە ئەوری چی بکەم تۆرە و دەگری بانگم کرد ئەوری 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 خداوی کوێر بوو تۆرە و دەگری خۆ خەتا لە من نییە بۆ بەهانەم پێ دەگری خەتا لا خۆشک نابم بەهانەی چیم پێ دەگری بۆ بەهانەم پێ دەگری کەسم نادیوە کسێ وەک تۆ جابر بێ ئەی کەسم نادیوە کسێ وەک تۆ جابر بێ ئابە چاومێ سڵمان دەی بە دڵ کافر بێ وەی بە چاومێ سڵمان سێ بە دڵ کافر بێ باگم کرد ئەوری 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 دەی ئەوری شوەربم تۆرە و دەگری باگم کرد ئەوری 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 دەی ئەوری چی بکەم تۆرە و دەگری خۆ خەتا لە من نییە بۆ بەهانەم پێ دەگری خەتا لا خۆشک نابم بەهانەی چیم پێ دەگری بۆ بەهانەم پێ دەگری بینەرانی ئازیز هەروەک ئاگادارن یەکەمین کۆبوونەوەی نوێنەرانی ئامریکا و کۆماری ئیسلامی دوای واژۆکردنی ڕێکەوتنی نێوانیان بە ناوبژێوانی وڵاتانی پاکستان و قەتەر ڕۆژی یەکشەمەی ڕابردوو لە ژنێف بەڕێوەچوو. لە ڕاستیدا دۆخی ئێران لە دوای جەنگ دەتوانین نێوان بەردەوامی قەیران و ئاسۆی گۆڕانکاری پێناسە بکەین. کۆتایی هاتنی جەنگ و واژۆکردنی ڕێکەوتن بۆ ئاگربەز هەرچەندە وەک هەنگاوێکی کاتی بۆ دوورخستنەوەی مەترسیەکان دەبێ ئەرێنی چاوی لێ بکەین، بەڵام ناکرێت بە مانای ئاشتێکی پایدار بەتایبەت لە ناوخۆی وڵات لێک بدرێتەوە. ئەم جەنگە نەک تەنیا زیانی گیانی و مادی قورسی بە کۆمەڵگاگەیان بەڵکو بۆ هۆکارێک بۆ ئەوەی کۆماری تاوانباری ئیسلامی زیاتر پشت بە ئامرازە ئەمنیەکان ببەستێت و خەباتی مەدەنی بە شێوەیەکی بەرچاو سەرکوت بکات. با لە چەند خاڵێکدا چاوێک بگێڕین بەسەر ئەگەرەکانی دوای ئاگربەس و ڕێکەوتن. یەکەم بانگەشەی سەرکەوتنی کۆماری ئیسلامی دوورە لە ڕاستی و تەنیا مەسرفی ناخۆیی هەیە. ئەم جەنگە ئاشکرای کرد کە هیچ لایەنەیەک نەیگەیشتە ئامانجە استراتیژیەکانی خۆی. کۆماری ئیسلامی کە بە ناوی مقاومەت یان مانەوە شەڕەکەی بەڕێوەبرد، ڕاستە توانوویەتی لە ڕووخانی بە پەلەی ڕزگاری ببێت، بەڵام تووشی زەبرێکی ئابووری و سیاسی بووە بەم حاڵە بە دروشم و پرۆپاگەندە چاک ناکرێتەوە. ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە ڕاستە هێندێ بە ناو دەستکەوتی ئابووری بۆی سلماوە، بەڵام لە پێناویدا
گەلێک پاشەکشەی استراتیژیکی بەسەردا سەپاوە کە بنەما ئایدۆلۆژیەکانی کۆماری ئیسلامی هێناوەتە ژێرپرسیار. دووهەم گۆڕانکاری لە پێکهاتەی دەسەڵات و ئابووری سیاسی دوای جەنگ و دوای ئەم ڕێکۆتنە سیستمەکە چیدی ئەو سیستمە کۆنە نییە. ئێمە پێشتریش باسی ئەومان کردووە کە گۆڕینی سیاست و استراتیژی کۆماری ئیسلامی ئەگەرچی هەوڵ ئەدەن وانیشان بدەن کە بیشارنەوە ناتوانێت لە گۆڕینی بازنەی دەسەڵات هاوکات نەبێ. تەنیا فەرقەکەی ئەوەیە کە بازنەی دەسەڵات لە ئاکامی شەڕدا گۆڕانی بەسەردا هاتووە. ئێستا بڕیارەکان زیاتر لە دەستی ئەو تاقما لە دەسەڵات چڕ دەبنەوە کە لە ڕێگای ئابووری ڕانتی و سەربازیەوە دەسەڵات بەڕێوە دەبن. پێشبینی دەکرێت ناسیۆنالیزمێکی ئاوێتە بە ئایدۆلۆژیا ببێتە بنەمای نوێی دەسەڵات بۆ ڕەوایەت پێدان بە مانەوەی خۆی لە کاتێکدا ڕۆڵی کەسایەتی ئاینەکە کلاسیکیەکان کەمتر دەبێتەوە و هێزی سەربازی ئابوووریەکان ڕۆڵی سەرەکی دەگەڕێت. سەهێم ئایا بەڕاستی ئاشتی نزیکە؟ ڕێکەوتنی ئێستا بۆ ئاگربەست تەنیا پشوێکی بۆ دووبارە ڕێخستنەوەی کارتەکانی یاریەکەیە. هێشتا ئەم بەناو تەوافقا گرفتی زۆرە کە بە ئەنجام بگات و داهاتووەکە نادیارە. جیا لەوە ئەوەی گرنگە ئەو قەیرانانەی بوونە هۆکاری ناڕزایەتی جەماوەریەکان وەک هەڵاوسان، بێکاری و گەندەڵی هێشتاوە خۆیان ماون. گۆڕینی سیاست و استراتیژی کۆماری ئیسلامی کە باسمان کرد مانای گۆڕینی سیاست لە ناخۆ نییە. کۆماری ئیسلامی بە پێماهیەتی خۆی بەردەوام دەبێت لە سیاسەتی فشار و سەرکوتکردن بۆ ئەوەی ڕێگری لە هەر جوڵێکی جەماوەری بکات، چونکە بەباشی دەزانێت کە ئاشتی لەگەڵ خەڵک پێویستی بە گۆڕانکاری بنەڕەتی هەیە کە سیستمەکە توانای قبولکردنی نییە. چوارم لە سناریۆکانی داهاتوو دەبێت بیر لە سەرهەڵدانی ناڕزایەتیەکان بکەینەوە. ئەوەی چاوەڕوان دەکرێت دۆخێکی فەرسایشیە. سیستمەکە نەتوانای چاکسازی ڕیشەیی هەیە و نە ئێرادەی کرانەوەی سیاسی. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ناکۆکیەکانی ناوخۆ دەرەوە بەردەوام بن. تاکەی ئەوەی بە ناخۆ دەگەڕێتەوە تا ئەو کاتەی بزوتنەوە جەماوەریەکان بە زاڵبوون بەسەر کۆسپەکانی سەر خەبات خۆیان بۆ نان و کار و ئازادی بتوانن ساحەی سیاسی ئێران بکۆڕن. پێنجم ئەرکی هێزی چەپ و دیموکرات خوازەکان. لە بەرابەر ئەم دۆخەدا ئەرکی هێزی چەپ و دیموکرات خوازەکان ئەوە یەکە. خۆ بە دوور بگرن لە تەڵەی جەنگ، دژایەتیکردنی دەسەڵات نابێت ببێتە هۆکارێک بۆ پشتگیریکردن لە دەستێوەردانی دەرەکی کە تەنیا کاولکاری بە دوای خۆیدا دەهێنێت. پشتبەستن بە بزوتنەوە مەدەنیەکان. هێزی ڕاستەقینە لە شەقام و لە ناو خەباتی کۆمەڵایەتیەکاندا دروست دەبێت. ڕێخستنی پیشەئی و سیاسی تاکە ڕێگەیە بۆ ئەوەی فشارەکان بۆ سەردەسەڵات کاریگەر بن. خۆ ئامادەکردن بۆ داهاتوو. ئامانجی سەرەکی دەبێت بنیادنانی بەدیلێکی دموکراتیک بێت کە لە دڵی واقعی کۆمەلگاوە هەڵقوڵا بێت، نەک لە دەرەوە بۆی هێنرابێت. لە کۆتاییدا ئێران لە قۆناغێکی پلە ئاستەنگیدایە. جەنگ کۆتایی هاتووە، بەڵام ململانەی نێوان خواست بۆ ئازادی و دادپەری و سیاسەتی مانەوەی دەسەڵات تازە گەیشتوتە قۆناغێکی هەستیار. هێزی چەپ و دیموکرات خوازەکان ئەگەر بتوانن لە ڕێگای دیالۆگ و یەکگرتوویەوە خۆیان ڕێک بخەن، دەتوانن لە داهاتوێکی دوور یان نزیک ببنە ئەکتەری سەرەکی بۆ کێشانی نەخشەی ئێرانی داهاتوو.
کاک عوسمان لە یادداشتێکی کوردا نووسیەتی ئەوانەی دژی ئەم دەسەڵاتی ئێستان بەڵام هەمان سیستمی ئابووری سەرمایەداری دەپارێزن کە هۆکاری سەرەکی ئەم هەموو نەهامەتیە سبەی خۆیان دەبنە هەمان ئەو کەسانەی کە دەنگی کرێکار و مامۆستا و ژنی ناڕازی بەخوێن سوور دەکەن ئەوانەی دژی ئەشکەنجەی ئەم ڕژیمان بەڵام ناچنە پێ ڕووخاندنی ئەو سیستمە کە شکنجە بەڕەوا دەزانێت ئەوانەی سبەی لە ڕژیمی ئێستا خراپتر دەبن ئەوان بۆ کەپکردنی دەنگی ناڕزایەتیەکان دیسان خەڵک دەخەنە زیندانە نهێنیەکان و بە زۆر ناچاریان دەکەن دان بە تاواندا بنن ئەوانیش دیسان خاوەڕانێکی نوێ و گۆڕی بە کۆمەڵ دروست دەکەن ناتوانین تەنها بڵێن فلانە کەس دز و گەندەڵە و بەس ئەگەر نامانەوێت سبەی دەسەڵاتی سیاسی ببێتە دز و گەندەڵ دەبێت هەر ئەمڕۆ کار بۆ ئەوە بکەین کە خەڵک خۆیان بەشداری ڕاستەقینەیان لە دەسەڵاتدا هەبێت لە وڵاتێکی وەک ئێمەدا کە نەوت و سەرچاوەی سەروەت هەیە دەسەڵاتدارەکان پێویستیان بە باجی خەڵک نییە بۆیە بە ئاسانی دەبنە دیکتاتۆر تەنها ڕێگە بۆ ڕێگریکردن لە گەندەڵی ئەوەیە کە ڕێکخراوە جەماوەریەکان چاودێری وردی دەسەڵات بکەن و خەڵکیش مافی ئەوەیان هەبێت هەر کاتێک ویستیان دەسەڵاتداران لەسەر کار لابن هەروەها ئەگەر بمانەوێت تەنها ئازادی خۆمان بەدەست بێنین و دادپەروەری بۆ خەڵکی هەژار و زەحمەتکێش قوربانی بکەین ئەوە ناچار دەبین بۆ گەیشتن بە دەسەڵات پشت بە هێزی دەرەکی ینی وڵاتانی بیانی ببەستین مێژووی 120 ساڵەی ڕابردووی ئێران نیشان دەدات کە هەمیشە دەستی دەرەکی لە کاروبار و ڕووداوە سیاسی کۆمەڵایەتەکاندا هەبووە حکمڕانەکان بۆ مانەوەیان خۆیان بە هێزەکانی دەرەوە فرۆشتووە ئەوانیش کە دژبەر بوون بەهۆی ئەوە باوەڕیان بە توانای خەڵک نەبوو پەنایان بۆ هێزی دەرەکی بردووە لەم ناوەدا ئەوە تەنها خەڵکی سادەن کە زەبر و زەنگیان پێگەیشتووە و بێبەش بوون ئێستاش ئەگەر وریانە بین هەمان چیرۆک دووبارە دەبێتەوە بەشێک لە ئۆپۆزیسیۆن لە پێش پەردەوە کێبڕکێ دەکەن بۆ ئەوەی ڕەزامەندی ئەم یا ئەو زلهێزە بەدەست بێن و پشتیوانی ئەوان بۆ خۆیان مسۆگەر بکەن تەنانەت هەندێکیان بە ئاشکرا و بەبێ شەرمکردن گلەی ئەوە دەکەن کە بەباشی یارمەتی نەدراون کەوا بوو ئەگەر گۆڕانکاری لەسەر بنەمای بەشداری ڕاستەقینەی خەڵک و دادپەروەری کۆمەڵایەتی نەبێت تەنها دەم و چاوەکان دەگۆڕن و سیستمی ستەمکار هەر بەردەوام دەبێت. Hani benim sevincim nerede? Bilyelerim topacım, kiraz ağacında yırtılan gömleğim, çaldılar çocukluğumu habersiz. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tel örgülere takıldı. Hani benim gençliğim anne, penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tellere takıldı. Hani benim gençliğim nerede? Ne varsa bu su genzi yakan, ekmek gibi, aşk gibi. Ah ne varsa güzellikten yana, bölüştüm, büyümüştüm. Bu
Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm, hani benim gençliğim anne. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm, hani benim gençliğim nerede? Hani benim sevincim nerede? Akvaryumum kanaryam, üstüne titrediğim kaktüs çiçeği aldılar kitaplarımı sorgusuz. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı, hani benim gençliğim anne. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı, hani benim gençliğim nerede? Yağmurları biriktir anne, yağmurları biriktir anne. Çağ yangınında tutuştum, hani benim gençliğim anne. کاک شۆڕش لە نووسراوێکدا دەڵێ مێژووی هاوچەرخی کوردستان تەنها زەنجیرێک لە کارەسات و سەرکوتکاری نییە، بەڵکو ئەزموونێکی بەردەوامە لە خۆناسین. ئەگەر لە دەرەوەی بازنەی تێڕوانینە باوەکان بڕوانینە ئەو جوغرافیا، دەبینین کە کوردستان تەنیا قوربانی قۆناغەکانی گۆڕانکاری سیاسی نییە، بەڵکو لە هەمان کادا خۆی ئەو تاقیگایە کە چونیەتی گەیشتن بە ڕزگاری تێدا تاقی دەکرێتەوە. کاتێک باس لە کوردستان دەکەین زۆرجار تەنها بە چاوی قوربانی بوونەوە سێری دەکرێت، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە کۆمەلگای کوردی توانوویەتی لەناو هەر داگیرکاری و سەرکوتگەریەکدا شێوازی نوێی مانەوە دابهێنێت. هەر کاتێک دەسەڵاتە ناوەندیەکان ویستویانە دۆسیەی کوردستان بسڕنەوە، کۆمەلگای کوردی بە فۆرمێکی نوێوە سەری هەڵداوەتەوە، جارێک بە شێوەی چەکداری و جارێک بە شێوەی ڕێکخراوی و خەباتی مەدەنی. ئەمە نیشانەی ئەوەیە کە پرسی کورد تەنها کێشێکی نەتەوەیی یان سنووری نییە، بەڵکو تاقیگەیەکە بۆ تاقیکردنەوەی هەموو ئەو ئایدۆلۆژیانەی کە لە سەدەی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستیان هێناوە. هەندێک هەموو شتێک لە نەتەوەیی بوونی پرسی کورد دەبینن و کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکان پشتگوێ دەخەن. هەندێکی تر تەنها خەباتی چینایەتی و کۆمەڵایەتی دەبین و ستەمی نەتەوەیی وەک پاشگوێک دەبینن. بەڵام ژیانی ڕۆژانەی تاکێکی کورد لە کۆڵبەرێکەوە تا ژنێکی تێکۆشەر پێمان دەڵێت کە ئەم دابشکاریە مکانیکەکە لەگەڵ واقعیدا ناگونجێت. مرۆڤی کۆل لە یەک کادا ڕوبەڕووی ستەمی نەتەوایەتی، چۆساندنەوەی چینایەتی و کولتوری پیا و سالاری دەبێتەوە. بۆیە هەر پرۆژێکی ڕزگاری کە یەکێک لە ڕەهەندانە فیدای ئەوی دیکەی بکات هەر لە بنەڕەتەوە شکستی خواردووە. گرنگترین دەرسی ئەزموونی کوردستان ئەو شتەیە کە پێدەوترێت بەرخۆردانی جەماوەری. ئەمە خەیاڵێکی دوور نییە، بەڵکو گەڕانە بۆ ئەو توانایانەی کە لە ناوخودی کۆمەلگادا هەیە. ئەزموونی شاری مەریوان و شەوراکانی سنا لە سەرەتای شۆڕشدا و هەروەها گەشە سەندنی خەباتی مەدەنی دوای بەرتەسک بوونەوەی خەباتی چەکداری نمونەی ئەوەن کە سیاسەت نەک فەرمانێک لەسەرەوە بەڵکو بڕیارێک لە خوارەوەی و لە نێو خودی کۆمەلگادا سەرهەڵەدات. جوڵانەوەی ژن ژیان ئازادی کە لە ئێرادەی ژنانەوە سەرچاوەی گەر قۆناغێکی نوێ میژۆیی بوو.
ئەم جوڵانەوەیە توانی سنووری نەتەوەیی تێپەڕێنێت و ببێتە زمانی هاوبەشی هەموو ئازادی خوازان. ئەمە بەڵگەی ئەوە بوو کە خەباتی ڕزگاری خوازی کورد نەک هەر نایانەوێت گۆشەگیر بێت بەڵکو دەیەوێت بەشێک بێت لە ڕزگاری گشتی لە ناوچەکەدا. مێژووی کوردستان پێمان دەڵێت کە ئازادی نەتەوەیی بەبێ دادپەروەری کۆمەڵایەتی تەنها گۆڕینی ستەمکارە. ئازادی تاکەکان بەبێ هەڵبژاندنەوەی سیستمی پیا و سالاری و دەمارگیری نەتەوەیی ناتەواوە. ئەو دەرسەی کە کوردستان بەهۆی بەرگری سەدەیەکەوە بەدەستی هێناوە ئەوەیە. ئازادی تاکە ڕێگەیەک نییە بەڵکو تۆڕێکە لە پەیوەندیەکان. ئەگەر ئەمڕۆ کوردستان هێشتا وەک کڵپەیەک ئاگر دەمێنێتەوە هۆکارەکەی تەنها قوربانیەکانی نییە بەڵکو توانای ئەو کۆمەلگایە کە فێر بۆ شکستەکان بکاتە هەنگاوی داهاتوو و سنوورەکان بکاتە پردێک بۆ مرۆڤایەتی. ئەمە ئەو وێنێ گەورەیەکە لە کوردستان کە دەخاتە دڵی مێژووی هاوچەرخەوە نەک وەک ناوچەیەک لە پەراوێز بەڵکو وەک تەوەرێک کە ئایندەی ئازادی تێدا بڕیاری لەسەر دەدرێت. بەڵێ ئازیزان ئێستا کورتە نووسراوێکی هاوڕێ گەلاوێش دەبیستین. گەلاوێش نووسەتی پەیوەندیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی ئەمریکا لەم قۆناغەدا گەیشتووەتە خاڵێکی وەرچەرخان. کەمبوونەوەی سایەی شەڕ و گەیشتن بە جۆرێک لە ڕێکەوتنی سەرەتایی نیشانەی ئەوەیە کە هەردوو لە ناچار بوون پێداچوونەوە بە استراتیژیەکانی خۆیان بکەن. بەڵام ئایا ئەمە سەرەتای ئاشتێکی پایدارە یان تەنها کاتکەڕین بۆ دوورخستنەوەی قەیرانێکی کاتی؟ کۆماری ئیسلامی کە ساڵانێکی زۆر درۆشمی نەشەڕ و نەدانوستان و مقاومەت بەرز دەکردەوە و دانوستانی بە تەسلیم بوون دەزانی ئێستا ناچار بووە لەو هەڵوێستە پاشەکشە بکات لە بەرامبەردا دەوڵەتی ترامپ کە سەرەتا بانگەشەی گۆڕانی ڕژیمی دەکرد بەهۆی درێژخایەنبوونی شەڕ و تێچووەکانی هاتوۆتە سەر مێزی دانوستان. ئەم پاشەکشەیە لە هەردوولا نیشانەی ئەوەیە کە دۆخی مەیدانی پێداگیریەکانی پێشووتێری تێپەڕاندووە. یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی ئەم قۆناغە ئەوەیە کە سیاسەتی دەرەکی کۆماری ئیسلامی لە ساڵانی ڕابردوو نەک هەر نەبووەتە هۆی ئاسایش بەڵکو بووەتە گەورەترین هەڕەشەی ئەمنی سەرخۆی. ئەو ڕێچکەیە کە لە ساڵی 1970ەوە بە ناوی قوڵایی استراتیژی و محوەری مقاومەت گیراوەتە بەر لە ڕاستیدا تێچوویەکی زۆر قورسی بەسەر خەڵکی ئێراندا سەپاندووە. دەستێوەردانەکان لە وڵاتانی ناوچەکە دژایەتی کردنی ئیسرائیل و ئەمریکا و تەرخانکردنی سەرمایەی نیشتمانی بۆ گروپە نیابەتیەکان نەک هەر ئاسایشیان بەدینەهێنا بەڵکو شەڕەکە لە سنوورەکانی گواستەوە بۆ ناخۆی وڵات. ئێران لە جیاتی ئەوەی ببێتە وڵاتێکی خاوەن پێگا لە ڕوانگەی جیهانیەوە وەک وڵاتێکی یاغی سیرکراو پرۆژەی گەشەسەردنی ئابووری وڵاتیش لەم نێوانەدا قوربانی کرا. بەڵام ئاشتی پایدار تەنها لە ڕێگای گۆڕانکاری سیاسەتی دەرەکی و وازهێنان لە پارادایمی دوژمنایەتی هەمیشە بەدی نایەت بەڵکو پێویستی بە ئاشتیەکی ناخۆیی هەیە کە ئەمە کێشەی سەرەکی کۆماری ئیسلامیە. ئەم ڕژیمە دەتوانێت لە ڕێگای گۆڕینی سیاسەت و استراتیژی ناوچەیی بە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ نەیارانەی دەرەکی خۆی بگات بەڵام گۆڕینی سیاسەت و استراتیژی ناخۆیی بۆ ئەم دەسەڵاتە مەحاڵە چون ئەم گۆڕینە هاوکات لەگەڵ گۆڕینی سەرتاپای سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و ئەمە مانای ئەوەیە کە ئاشتی دەرەکی ئەگەر ئیمکانی هەبێ هاوکات ناگاتە ئاشتی ناخۆیی چون ئەگەر حکوومەت بیهەوێت لەم قەیرانە بێتە دەرەوە ناتوانێت بەبێ شەفافیەت دادپەروەری و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ متمانەی گشتی بەدەست بهێنێت کە ئەمەش لە قەد و قەوارەی کۆماری ئیسلامی بەرنای و ناتوانێت هەنگاوی بۆ هەڵێنێ. سیاسەتی ناوخۆی ئێران کە پڕ بوو لە سەرکوت و نەبوونی بەرپرسیارەتی هەمان هۆکارەکە وای کردووە بەشێکی زۆر لە کۆمەلگا تەنانەت لە ئاستی دەستێوەردانی دەرەکیشدا
داوای گۆڕانکاری بکەن. ئەمە نیشانێکی مەترسیدارە بۆ حکوومەت بۆیە حازر نییە جگەل لە سەرکوت و سەلماندنی بێمافی یانی درێژەدان بە شەڕی ناخۆیی هەنگاو بنێت. کۆماری ئیسلامی دەبێت بزانێ ئاشتی پێش ئەوەی لە پەیوەندی لەگەڵ دەرەوە بێت پێویستی بە ئاشتی و ئاشتەواییە لەگەڵ کۆمەلگای خۆی و ئەمەش ینی نەمانی کۆماری ئیسلامی بۆیە کۆتایی بە شەڕی دەرەکی دێنێ حازر دەبێت سیاست و استراتیژیەکەی بگۆڕێ و لەگەڵ شەیتانی گەورە بەڕێکەوتن بگات بەڵام حازر نییە دان بە مافی کرێکار و زەحمەتکێشی ئەم وڵاتە بۆ نان و کار و ئازادی بنێ. کاک جەواد لە نووسراوێکدا دەڵێ کێشەی بنەڕەتی لەم شەڕانەی دواییدا ئەوەیە کە کۆماری ئیسلامی ڕوبەڕووی کۆمەلگایەک بووتەوە کە ساڵانێکە لە ساحەی بڕیاردان ماف میدیا ڕێکخراوی و خاوەندیارەتی سیاسی وڵاتەکەی وەدەنراوە. ئەم حکوومەتە لە چرکەساتی مەترسیدارە چاوەڕوانی دفاعی نیشتمانی لە خەڵک دەکات و بەڵام لە کاتی ئاشتیدا هەمان ئەو خەڵکە لە سەرەتاییتری مافەکانی هاوڵاتی بوون بێبەش دەکات. کۆماری ئیسلامی لە سەرەتاوە ئاسایشی نەتەوەیی وەک ئاسایشی کۆمەلگا پێناسەی نەکرد بەڵکو ئاسایش لای ئەو بریتی بوو لە ئاسایشی ئەڵقەی دەسەڵات، ئاسایشی دەستگا ئەمنیەکان، ئاسایش بۆ ویلایەت، ئاسایشی نەزم ئایدۆلۆژیەکە و تۆڕە ئابوووریە گەندەڵەکانی خۆی. ئەم دەسەڵاتە کۆمەلگای تا ئەو شوێنە قبوڵە کە لەم بازنێدا بسوڕێتەوە هەر کاتێکیش لەم سنوورە لابدا دەبێتە کێشێکی ئەمنی. لای ئەم سیستمە ژنان، کرێکاران، مامۆستایان، خوێندکاران، خانەنشینان، ڕۆژنامەنووسان،
خێزانی دادخوازان و کەمینە نەتەوەی و ئاینیەکان هەمووان وەک هەڕەشە ئەمنی دەبینرێت چونکە ئامادە نین بێدەنگ بن بەرامبەر ئەو زمانە فەرمیەی کە دەسەڵات دەیەوێ بەسەر کۆمەڵگادا بیسەپێنێت. کاک جەواد هەروەها لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێ لە چەند دەیەی ڕابردوودا ئێمە لە بەردەم دوو ئێرانی جیاوازداین. ئێرانی فەرمی قەڵەمڕۆی دەستگا ئەمنیەکان، ڕاند، ئایدۆلۆژیا فەرماندە سەربازیەکان، میدیا حکومی و بڕیارە بەسراوەکانی پشبەردە. ئێرانی کۆمەڵایەتی کە لە ناو کارگا، قوتابخانە، زانکۆ، نەخۆشخانە، شەقام، ناڕزایەتی خانەنشینان، ژنان و ژیانی ڕۆژانە یانی لە ناو فەقر، ترس، تووڕەئی و ئومیدی پەراوێزخراوی خەڵکدا لێدەدات. ئەم دوو ئێرانە لە ناو یەکتردا دەژین، بەڵام پەیوەندیەکان پەیوەندی سەپاندن و سڕینەوە لەلایەک و بربەرەکانێت لەلایەکی ترەوە بووە. ئێرانی فەرمی لە سەرچاوەی کار، باج، بێدەنگی و فیداکاری ئێرانی کۆمەڵایەتی دەخوات، بەڵام ڕێگەی پێ نادات چارەنووسی خۆی دیاری بکات. خەڵک دەبینێت تێچووی هەڵاوسان، گەمارۆ، شەڕ، سەرکۆت، گەندەڵی و شکستی سیاسەتی دەرەوە بدەن، بەڵام مافیان نییە بپرسن بۆچی وڵات بەرەو ئەو ئاراستەیە بڕوات. ئەم پەیوەندیە نادات پەروەرانەیە لە کاتی ئاساییدا وەک قەیرانی شەریعەت دەردەکەوێت، بەڵام لە کاتی شەڕدا دەبێتە قەیرانی ئەمنی. چونکە کاتێک ئاسایش لە ماف جیا دەکرێتەوە، بەرگری لە وڵاتیش لای خەڵک مانا کۆمەڵایەتەکەی لەدەست دەدات. لەگەڵ هەژاری، سانسۆر، سەرکوتی ژنان و ئینتەرنێتی تەبەقاتی، گەڕانەوەی فەرمی دەسەڵات بۆ بەرگری نیشتمانی ناتوانێت سەرنجی کۆمەلگا بۆ خۆی ڕابکێشێت. کاتێک دەسەڵات ڕێگە بە هیچ ڕێکخراوێکی سربەخۆ، حیزبێکی ڕاستەقینە یان ڕۆژنامە نووسێکی ئازاد نادات، ئازاری کۆمەلگا بێ نوێنەر دەمێنێتەوە. ئەم بۆشایە سیاسیە هەرگیز بەتاڵی نامێنێتەوە، بەڵکو دەست بەجێ لەلایەن هێزی ترەوە پڕ دەکرێتەوە. بۆیە من پێم وایە دروشمی شەڕخوازەکان هەڵوێستێکی دژە کۆمەلگایە، بەڵام نابێت هۆکاری شەڕ تەنیا کورت بکرێتەوە بۆ چەند دروشمێکی سەرشەقامی کۆچبەران لە ئەوروپا و ئامریکا. شەڕ لە شوێنێکی تر ڕێک دەخرێت لە پەیوەندی نێوان دەوڵەتەکانی سەرمایە، لۆبی ئەندیشەکان و بەرژەوەندیە جیۆپلیتیەکاندا. بەڵام ئەم مەکینە گەورەیە بۆ شەریعەتدانی خۆی پێویستی بە زمانێکی ناخۆیی هەیە، پێویستی بەوە هەیە پیشانی بدات کە گوایە خەڵکی ئێران بردومان بە ڕزگاری و وێرانکاری بە پیشەیەکی ئازادی دەزانن. لێرەدا کە ئۆپۆزیسیۆنی ڕاستڕە و لایەنە شەڕخوازەکان دێنە سەر شانۆ. سیرەکە لێرەدایەکە زۆربەی ئەو هێزانە لە ناوخودی سیستمی کۆماری ئیسلامیدا گەورە بوون، ئەوان زمانی ئەمنی، سڕینەوەی کۆمەلگا و بڕیاردان لە سەرەوەیان لە ناو ئەم ئەزمونەدا فێر بوون. دوێنێ دەبوو کۆمەلگا باجی مەسلحەتی نظام بدات، ئەمڕۆژ دەبێت باجی گوشاری دەرەکی بدات. تەوەری دەسەڵاتەکە گۆڕاوە، بەڵام کۆمەلگا هێشتا هەرتەنیا بابەتێکە کە ئەوانی تر بڕیاری لەسەر دەدەن. ئەم پەیوەندیە نێوان سەرکوتی ناخۆیی و دەستێوەردانی دەرەکی یەکتر بەخێو دەکەن. کۆماری ئیسلامی بە سڕینەوەی بزوتنەوە سربەخۆکان بۆشایەک دروست دەکات، هێزی دەرەکیش ئەم بۆشاییە پڕ دەکاتەوە. پاشان کۆماری ئیسلامی وێنەی ئەو شەڕخوازیە دەرەکیە بەکاردێنێت بۆ سەرکوتی زیاتری ناخۆ. یەکێکیان ڕەنجی خەڵک دەکاتە مۆڵەتی دەستێوەردان، ئەوی تریش دەستێوەردان دەکاتە مۆڵەتی سەرکۆت. کاتێک ئاگری شەڕ دەکوژێتەوە، کۆماری ئیسلامی ڕوبەڕووی گەورەترین تاقیکردنەوەی مێژوویی خۆی دەبێتەوە. مامەڵەکردن لەگەڵ کۆمەلگایەکە لە ژێرباری هەڵاوسانی بێوێنە، بێکاری، نەبوونی کارەبا و برینە ساڕێژ نەکراوەکانی ناڕزایەتیەکانی دەیمانگدا دەناڵێنێت.
بەپێ راپۆرتی گاردیان ئێران لە دوای شەڕدا وڵاتێکی وێرانە و پەککۆتوویە. خەسارەتەکانی شەڕ لە کەرتەکانی وزە، فولاد، خانوبەرۆ و ژێرخانەکاندا بە سەدان میلیارد دلار مەزەندە دەکرێن، بڕێک کە تەنانەت بە ئازادکردنی داراییە بلۆکراوەکانیش بە ئاسانی قەرەبوو ناکرێتەوە. تەنگەژەی بژێوی هەڵاوسانی خوراک گەیشتووەدە 130 لە 30 و نرخی گۆشت و مریش زیاتر لە 176% بەرز بووەتەوە کە ئەمەش مەترسی سوءە تەغزیە و کێشەی تەندروستی گشتی بە دوای خۆیدا هێناوە. بێکاری و ئینتەرنێت بەهۆی شەڕ و سنووردارکردنی ئینتەرنێتەوە لانیکەم 2 ملیۆن کەس کارەکانیان لەدەستداوە. توندوتیژی و سەرکۆت لە سایەی شەڕدا ئامارەکانی لە سێدارەدان بەرز بووتەوە و گۆشارە ئەمنیەکان بۆ سەر ناڕازیان و چالاکوانان چڕتر کراوەتەوە. حکوومەتی پزیشکیان هەوڵ دەدات بە پاراستنی یەکگرتووی کۆمەڵایەتی دۆخەکە بەڕێوە ببات، بەڵام ناکۆکی قوڵ لە نێو باڵەکانی دەسەڵاتدا هەیە. بەشێک لە تۆندڕەوەکان دژی هەر جۆرە گوشایشێکی سیاسین و تەنانەت ناڕازین لە بەرامبەر هەوڵە سنووردارەکانیش بۆ کەمکردنەوەی فیلترینگ، لە کاتێکدا هەندێکی دیکە پێیان وایە بە بێگۆڕانکاری داهاتوو مەترسیدار دەبێت. لە کۆمەڵگایەکدا کە هیچ ڕێگایەک بۆ دەربڕینی ناڕزایەتی بە شێوەی ئاشتی وەک حیزب و سەندیکا نەماوە، حکوومەت هێشتا لە تەقینەوەی چاوەڕوانکراوی ناڕزایەتیەکان غافڵگیر دەبێت. ئەزمموی شەڕی ئەمجارە نیشانیدا کە دەسەڵات دەتوانێت خۆی بۆ شەڕ سازمان بدات، بەڵام پرسیاری ڕاستەقینە ئەوەیە: ئایا دەتوانێت خۆی بۆ ئاشتی باس سازمان بکات؟ ئەگەر ئاشتی تەنیا وەستانی بردومان بێت و کۆتایی بە برسێتی لە سێدارەدان، خاموشی کارەبا و بێمافی نەهێنێت، ئەوە هەرگیز ئارامی بە دوای خۆیدا ناهێنێت، بەڵکو تەنیا دەبێتە هۆی هەڵکشان و تەقینەوەی بێزاریەکی بێوێنە. کۆماری ئیسلامی نەدەتوانێ و نەدەی هەوێکە چارەسەری کێشە سەرەکیەکانی ژیان و مافی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بکات.
کاک جەهانگیر لە وتارێکدا لایەنە جۆربەجۆرەکانی دۆخی ئۆپۆزیسیۆن لە ئێران دەخاتە بەرباز کە ئێمە کورتکراوەی ئەم بابەتە لە چەند بەشێکدا پێشکەشتانی دەکەین. لە بەشی یەکەمدا کاک جەهانگیر نووسیەتی زۆر کەس باسی لە یەکگرتووی ئۆپۆزیسیۆن دەکەن بەڵام زۆر جار یەکگرتن وەک ئامۆژگاریەکی ئەخلاقی دەبینێت نەک وەک پێویستێکی سیاسی. هەموو دەزانین کە ئۆپۆزیسیۆنی پرژوو بڵاو کە من مەبەستم ئۆپۆزیۆنی چەپ و ئازادی خوازە هەرگیز ناتوانێت گۆڕانکاریەکی گەورە دروست بکات. دیارە ئەگەر تاکەکان ببنە هێزێکی یەکگرتوو ئەوە تواناییان چەند قات زیاتر دەبێت لە کۆی توانای هەر تاکێکیان بەجیا. بەڵام کێشە چییە؟ کێشەی سەرەکی جیاوازی بۆ چوون نییە چوون لە کۆمەلگایەکی چینایەتیدا جیاوازی سروشتیە بەڵکو ئەوەیە کە هەر کەس و لایەنێک پێوایە تەنیا ڕاستی لای ئەوە و ئەوانی دیکە دوژمنن ئەمە واتە تواناکانی یەکتر بەتاڵ دەکەنەوە نەک بەهێزی بکەن. حکوومەت تەنیا بەهێزی چەک بەرگری لە خۆی ناکات بەڵکو بە پەرەدان بە هەستی ناومیدیش خۆی ڕادەگرێت. ئەوان ترس گومان ڕق و بێهیوایی لە نێوان خەڵک و ئۆپۆزیسیۆندا بڵاو دەکەنەوە کاتێک ئۆپۆزیسیۆنی یەکتر دەشکێنێ لە ڕاستیدا خزمەتی مانەوەی حکوومەت دەکات کاتێک هەموو گروپێک دەیەوێت بە تەنیا ببێتە نوێنەری ڕاستی سیاسەت دەبێتە شەڕ بۆ پاوانخوازی نەک کارکردن بۆ ئازادی. وانەی مێژوئی دەڵێ یەکگرتن بە مانای سڕینەوەی جیاوازی نییە بەڵکو ئۆپۆزیسیۆن دەتوانێت جیاواز بێت و لە هەمان کادا یەکگرتوو بێت با ئەم وانانە بە کورتی بناسین. بەرگری فەرەنسا لیبرال کۆمۆنیست و نیشتمانپەروەرەکان سەرەڕای دژایەتی بیرروبووچین و یەکتر لە دژی فاشیزمی یەکیان گرت. منشوری 77 لە چیکۆسلۆڤاکیا هونەرماند سۆسیالیست و ئاینیەکان لەسەر مافی مرۆڤ ڕێککەوتن بێ ئەوەی واز لە بیر و باوەڕی تایبەتی خۆیان بهێنن. ئەم نمونانە نیشانی دەدەن کە یەکگرتن واتە قبولکردنی ئەوەی کە جیاوازی هەن بەڵام ئامانجە سەرەکیەکە واتە ئازادی و بەرابەری یەکێکە. باویش زیاد بکەین کە ڕوونە لە نێوان ڕەخنە و تەخریب یان وێرانکردن فەرقەیە. پێویستە فێری ئەوە بین کە ڕەخنەگرتن شتێکە و وێرانکردنی بەرامبەر شتێکی دیکە. ڕەخنە بۆ باشکردنی کار و گەیشتن بەڕاستیە تەخریب بۆ سڕینەوەی بەرامبەر و باڵادەستی خۆمانە. کاتێک ڕەخنە دەبێتە هۆی سڕینەوەی بەرامبەر لەلایەک لە یەک بەرەدا سیاسەت دەمرێت و دەبێتە نمایش. داهاتووی هەر کۆمەلگایەک لە سڕینەوەی جیاوازیەکاندا نییە بەڵکو لە ڕێکخستنی جیاوازیەکاندایە. ئۆپۆزیسیۆنی چەپ دەبێت لەوە تێبگات کە سیاسەت هونەری دروستکردنی هێزی هاوبەشە ئەگەر نەتوانین لەگەڵ ئەوانی دیکەدا سەرەڕای جیاوازیەکانمان پێکەوە کار بکەین هەرگیز نابینە ئەو هێزێکە بتوانێت مێژوو بگۆڕێت. کاک عەلیش لە نووسراوێکدا دژی سزای ئەعدام دەڵێ لە نەزەر بگرن بەیانی کاتێک دەبیستین کەسێک بە تاوانی خیانەت یان جاسووسی لە سێدارە دراوە پرسیارێک دێتە پێش خیانەت بە کێ؟ بە خەڵکیان یا بە حکوومەت؟ با وڵات یان بەو دەسەڵاتەی کە خۆی لەسەر بنەمای زیندان و کوشتن و شەڕدا مەزراوە. مێژوو پڕە لەو مرۆڤانەی کە ڕۆژێک بە خائن ناویان دەبێت بەڵام دواتر بوون بە سمبولی ئازادی. هەروەها پڕە لەو جەلادانەی کە بە ناوی نیشتمان پەروەریەوە هەزاران کەسیان کوشت. وشەی خیانەت یەکێکە لەو وشانەی کە حکوومەتەکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن. ئەم وشەیە وەک پاساوێک وایە هەر کاتێک بیانەوێت کەسێک بکوژن دەیکەنە کەواسووری بە لەشکر و بە ناوی ئاسایش و نیشتمانەوە یانی مرۆڤێک دەسێنن. بابەتی لە سێدارەدان تەنیا باس لە سزا ناکات بەڵکو پرسیارێکە لەسەر دەسەڵاتی حکوومەت. ئایا دەوڵەت مافی ئەوەی هەیە گیانی مرۆڤێک بسێنێت ئەویش بەو پێوانانەی کە هەر خۆی دایان دەنێت و هەر خۆیشی تەفسیریان دەکات.
لە کۆماری ئیسلامیدا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. حکوومەتێکە لە یەکەم ڕۆژی دروستبوونیەوە لە سێدارەدانی کردووەتە پایەکی مانەوەی خۆی، ئەمڕۆژ دیسان تەنافەکەی هێناوەتە ناوەندی سیاست. تاوانەکانی وەک جاسووسی، محاربە، فسادە فیلعارض یان خیانەت بە نیشتمان تەنیا وشەی یاسایی نین، بەڵکو ئامرازێکن بۆ ئەوەی دەسەڵاتدارانی ئێران لەسەر کورسی بمێنەوە. لە پشت هەر سزایەکی لە سێدارەدان مرۆڤێک هەیەکە دەکوژرێت و کۆمەلگایەک هەیەکە دەبێت بترسێت. بۆ یەخەبات دژی لە سێدارەدان تەنیا بەرگری لە زیندانیەک نییە، بەڵکو بەرگری لە مافی ژیان و ئازادی و ڕوبەڕووبوونەوەی ئەو دەسەڵاتەیەکە پێوایە خاوەنی گیانی خەڵکە. وێ دەورە آخر زەمان بغوشکەکەم پەراوێ و تەبات بۆ خەو نازنێر من دڵدایە و بەلایێ و پێشیا من زەریەک ژێرێ و کی دچەیدی نایێ و دڵ ناوێ قەسرێن زێرین پێرەکەتم بەلایێ و وەختێکی ئەزی خەم بووم میوەندا بووم بە یاران سەرکانێ خەیاڵێ خوێن سێوی بەر دیواران پشتیە بینێ مندی خەیالەکە دنیا وەکە خۆ ناویەکێ دەفورە لە هەمانە وەختێکی ئەزی خەم بووم ڕادزام لەسەر عەوران دڵخواست بڕێکەوە گەران بوون دەستێن ڤاڵا پشتی ساڵان مندی هێ خەمم وەک زارۆکان هێژی دێشە دلێ من گوتنێن نەجامێران وێ دەورە آخر زەمان ڕاستیری ڕاست نایێ و بەختویە قوڵامێ تەخت دەنگێلیەش خوێزایێ و پێشیا من نەخشەک ژێبا دتەوینە فەزایێ هین خەمم دتەیسم ئەی دڵ وەرە بە هاوارێ هەرگوتنەک ڕاسترە و چێ بوویە هەزار نەیار مەمۆ بدە پەی دڵ گوهمەدە خوێ نەزانان دەست بدە دلێ تەنک ڕووی خوێ بدە چیان بەگەرە لە خەولانە خوێ گوتنێ مەکە هەرزان هەرگوتنەک ڕاسترە چێ بوویە هەزار نەیار مەمۆ بدە پەی دڵ گوهنەدە خوێ نەزانان دەست بدە دلێ تەنک ڕووی خوێ بدە چیان بەگەرە لە خەولانە خوێ گوتنێ مەکە عەرزان لە کاتێکدا میدیا و وتارە فەرمیەکانی کۆماری ئیسلامی بەردەوام بانگەشەی سەرکەوتنی گەورە بەرامبەر بە ئامریکا و ئیسرائیلەکان، بەڵام لە پشت پەردەی ئەم دروشماننەوە ترسێکی قوڵا قۆناغی پاشەڕ و دەرەنجامە ناخۆیەکانی دەسەڵات تەنیوەتەوە.
ڕاستیەکەی ئەوەیە کە هیچ لایەنێک لە ململانێدا براوەی ڕاستەقینە نییە، بەڵام بۆ دەسەڵاتی تاران مانەوە لە دۆخی سێبەری شەڕ تاکە ڕێگەی دەربازبوونە لەو قێرانە قوڵانەی کە لە دەرگای دەدەن. کۆماری ئیسلامی باش دەزانێت کە دۆخی ئابووری ئێران لە لێواری داڕماندایە، دابەزینی بەهای دراوی نیشتمانی، هەڵاوسانی بێوێنە و شکافی چینایەتی ئەو بمبانن کە ئەگەر ئاراستەیان ڕوو لە شەقامەکان بێت دەتوانن بناغی دەسەڵات هەڵتەکێنن. لەبەر ئەوە پەلەنەکردن لە گەیشتن بە ڕێکەوتنی یەکلاکەرەوە استراتیژیەکی ئەنقەستە، چونکە دۆخی نەشەڕ و نەئاشتی باشترین پاساوە بۆ ئەوەی دەسەڵات کێشە ناوخۆیەکان بخاتە پەراویزەوە و بە ناوی پاراستنی ئاسایشی نیشتمانی و ڕوبەڕووبوونەوەی پێلانگیڕی دەرەکی هەردەنگێکی ناڕزایەتی سەرکوت بکات. ئەو ترسەی کە بەرپرسانی سیستمەکە هەیانە تەنها لە هێزی دەرەکی نییە، بەڵکو لەو هێزە نەرمەیەکە لە ناڕزایەتە جماوەکاندا خۆی دەبینێتەوە. دەسەڵات دەزانێت کە دروشمە ئایدۆلۆژیەکان چیتر ناتوانن برسێتی و هەژاری خەڵکدا پۆشن، بۆیە کاتێک باسی ئابووری و پێداویستیەکانی خەڵکەکەن زیاتر لەوەی خەمی بژێوی خەڵکیان بێت، خەمی ئەوەیانە کە ئایا چۆن دەتوانن ئەو تووڕەیە کۆنتترۆل بکەن کە بەهۆی قێران ئابوووریەکانەوە ڕۆژ بە ڕۆژ گەشەیان کردووە. کۆماری ئیسلامی لە قۆناغێکی چارەنووسازدایە کە هاوشێوەی دۆخی یەکێتی سۆڤیەتی جارانە، وڵاتێک کە سەرچاوە داراییەکانی خۆی لە جیاتی بنیادنانی ئابوووریەکی بەهێز لە پێناو بەرنامەی موشکی تێچووی گروپە نیابەتەکاندا بە هەدەر دەدات. دەرکەوتنی هەردەنگێکی ڕخنەگەل لە ناخۆدا دەیسەلمێنێت کە مەترسیدارترین لە هەر هەڕەشەیەکی دەرەکی. تا کاتێک کۆماری ئیسلامی پێداگیری لەسەر هەناردەکردنی شۆڕش و تێکەڵکردنی ئایدۆلۆژیا لەگەڵ بەڕێوەبردننی وڵات دەکات، توانای گۆڕینی بۆ دەوڵەتێکی ئاسایی نابێت. مانەوە لەم دۆخەدا نەک هەر ناتوانێت کۆتایی بە کێشەکان بهێنێت، بەڵکو وڵات زیاتر بەرەو هەڵدێر دەبات. گۆڕانکاری ڕاستەقینە پێویستی بە کۆتایی هێنان بە گەندەڵیەکان، دەستبەرداربوون لە ململانەی ناوچەی بێهودە و دانان بەو ڕاستیە هەیە کە ژیانی ئاسایی مافی سەرەتایی خەڵکی ئێرانە، نەک خەونێکی نەگەیشتوو لە پێناو بەرژەوەندیەکانی دەسەڵاتێکی ئایدۆلۆژیا. با بە ڕاشکاوی بڵین کۆماری ئیسلامی ڕژیمی لە سێدارەدانە، بۆم حکوومەتە سێدارە تەنها سزا نییە، بەڵکو زمانی قسەکردنیەتی، هەروەک چۆن سانسۆر زمانی ڕۆژنامەگەریەتی و زیندان مافی دادگایەتی، سێدارەش زمانی سیاسەتی. لە ئێراندا لە سێدارەدان ئامرازێکی سیاسی و چینایەتیە. حکوومەت دەیەوێت بەم تەنافە کۆمەڵگا پترسێنێت، خێزانەکان بشکێنێت و ناڕزایەتیەکان بە تاوانی ئەمنی بناسێنێت. بۆم حکوومەتە هەر قەیرانێک چه شەڕ بێت چه کێشەیەکی دەرەکی دەرفەتێکە بۆ ئەوەی زیاتر سەرکوت بکات و پەروەندەی جاسووسی و خیانەت بۆ خەڵک دروست بکات. ئەو وشانەی تەنیا وشەی سادە نین، ئەمانە هەموویان ناوی جیاوازی یەک تەناف و یەک سێدارن.
بەڵێ ئازیزان بەداخەوە ئاگاداریت کراین کە دایە مەلێعە مەردۆخی دایکی پێشمەرگەی کۆمەڵە هاوڕێ عەتای ڕەحمەتی و پوری دوو پێشمەرگەی دیکەی کۆمەڵە بەهمن و بێهروز مەردۆخی لە تەمەنی 74 ساڵیدا لە گوندی باینچۆی ماڵاوایی لە ژیان کرد. دایە مەلێعە ژنێکی زەحمەتکێش ئازا و خاوەنورێکی گەورە بوو. ئەو نەک تەنیا دایکی منداڵەکانی خۆی بوو بەڵکو دایکێک بوو بۆ هەموو ئەوانەی کە پەنا و خۆشەویستیان لە ماڵەکەیدا دەدۆسیەوە. دەرگای ماڵی دایە مەلێعە هەمیشە بەڕووی پێشمەرگەکان و خەباتکارانی ڕێگای ئازادی کراوە بوو بە دەستی خۆی خزمەتی دەکردن. ساڵانێکی زۆر دووری لە کوڕە خۆشەویستەکەی هاوڕێ عەتا وەک برینێکی قوڵ لە دڵیدا هەڵیگرت، بەڵام هەرگیز شانازی بە خەبات و ناوی پێشمەرگەکانی کۆمەڵەوە نەشاردەوە. بەهۆی جەسارەت و بەردەوامیەکەی لە ناو خەڵکدا بەڕێز و خۆشەویستی ناسراو بوو. ئەمڕۆ دایە مەلێعە لە نێوانماندا نییە، بەڵام ناو یادی ئەو ژنە بەڕێزە لە دڵ و یادەوەری خەڵکی ناوچەکە و هەموو ئەوانەی کە ڕێز لە فیداکاری و خۆنەویستی دەگرن هەمیشە زیندوو دەمێنێتەوە. لە گوندی باینچۆ خەڵکی ناوچەکە بە چەپکە گوڵی سوور بە دڵێکی پڕ لە خەم تەرمی دایە مەلێعەیان بەرەو ئارامگای دواهمین بەڕێ کرد و ماڵاویان لێ کرد. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو خزم و کەسوکار و دۆستانی دایە مەلێعە دەکەین، بە تایبەتی هاوڕێ عەتا، کاک بەهمن و کاک بێهروز. خۆمان بە شەریکی ئەم غەمە گەورەی خێزانەکەتان دەزانین. یادی دایە مەلێعە بەرز و بەڕێز بێت، با خەونە هەتا هەتایەکەی ئاسوودە بێت و ناوی لەگەڵ هەموو دایکە ئازا و فیداکارەکان هەمیشە بەرز و شانازیەوە بمێنێتەوە. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار کراین کە هاوڕێ کەریم ئەلیاسی ناسراو بە میرزا کەریم بێساران پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی پێشووی حزبی کۆمۆنیستی ئێران بەهۆی نەخۆشی شێرپەنجە ڕۆژی 20 ژوئیەی ساڵی 2026 لە وڵاتی سوێد ماڵەوایی لە ژیان کرد. هاوڕێ کەریم لە گوندی بێساران سەر بە ناوچەی ژاوەرۆ لە دایک بوو و سەردەمی مناڵی بە ژیانێکی هەژارانە لەو گوندە تێپەڕان. ژیانی تازە لاویەتی و لاویەتیشی یا بەکاری جووتیاری لە بێساران و یا کرێکاری لە شارەکاری ئێران بەسەر برد. لەم سەردەمەدا بوو کە ڕووی کرد لە چالاکی سیاسی و لەگەڵ کۆمەڵێک لاوانی تری ئەو ناوچەیە هەوڵیاندا کاری بە کۆمەڵ و ڕێکخراو ئەنجام بدەن. لەگەڵ سەرهەڵدانی ڕاپەڕینی ساڵی 1970 زاینی لە ئێران چالاکانە لەو ڕاپەڕینەدا بەشداری کرد و دواتریش لەگەڵ هاوڕێیانیدا یەکەمین هەستەی سەر بە کۆمەڵیان لە ناوچەی ژاوەرەوە پێکهێنا. لەگەڵ هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاوڕێ کەریم وەک پێشمەرگەیەکی دڵسۆز دەوری بەرچاوی لە بەرەنگاربوونەوەی دژی ئەو هێرشە گێڕا. لە ماوەی خەباتی سیاسی و پێشمەرگانەدا هاوڕێ کەریم گەلێک ئەرکی سیاسی و ڕێکخراوی لە ڕیزەکانی کۆمەڵدا گرتە ئەستە و بەو پەڕی دڵسۆزیەوە ئەو ئەرکانەی ڕاپەڕاند. هاوڕێ کەریم لە ساڵی 1989 ڕوویکردە دەرەوەی وڵات و لە سوئێد نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش وەک چالاکێکی سیاسی درێژەی بە خەباتدا و تا دووە ساتەکانی ژیانی وەفادار بوو بە ڕێبازی کۆمەڵە. بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ کەریم ئەلیاسی هاوخەمی خۆمان لەگەڵ سەرجەم بنەماڵی بەڕێزی ڕادەگەێنین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ کەریم ئەلیاسی بەرز و بەڕێز بێت. بەداخەوە ئاگادار کراین کە هاوڕێ هوشمەند ڕۆشن توودا پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵا بەهۆی جەڵدەی دڵ ڕۆژی 28 مانگی جۆزردان لە شاری مەریوان ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ هوشمەند لە دایکبووی ساڵی 1335 هەتاوی لە شارۆچکەی نۆتشە سار بە ناوچەی هەورامان بوو.
سەردەمی منداڵی و لاوێتی و خوێندنی سەرەتایی لە شارەکانی کرماشان و مەریوان وەک خوێندکارێکی هوشیار بەسەر برد و توانی دیپلۆم لە بواری بیرکاریدا بەدەست بهێنێت. هەر لەم سەردەمەشدا خەباتی سیاسی دەستی پێکرد و هەستی شۆڕشگەڕانەی دژی زوڵم و نایەکسانی بەهێز بوو. بەهۆی چالاکی سیاسیەوە لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا و ڕەوانەی بەندیخانە کرا. لە بەندیخانە لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە دواتر بە کۆمەڵە ناسران لەوانە کاک فواد ئاشنا بوو و دوای ئاشکرابوونی کۆمەڵە بەو ڕێکخراوە پێیوەست بوو. هاوڕێ هوشمەند چالاکانە لە مانگرتنی بەناوبانگی 24 ڕۆژەی بەندیخانەی شاری سنە بەشداری کرد و بوو بە یەکێک لە سیما ناسراوەکانی ئەو مانگرتنە. دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و دەست پێکردنی بەرەنگاری جەماوەری دژی ئەو ڕژیمە، هاوڕێ هوشمەند بوو بە چالاکی ئەم بوارەش و وەک یەکێک لە بەرپرسانی کۆمەڵە لە ناوچەی هەورامان دەوری گرنگی گێڕا. هاوڕێ هوشمەند ئەم دەورە گرنگەی خۆی لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا درێژە پێدا تا دواتر بەهۆی نەخۆشیەوە ڕوویکردە دەرەوەی وڵات و لە وڵاتی سوئێد نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش وەک چالاکێکی سیاسی درێژەی بە خەباتدا و تا کۆتاییشیانی وەک دڵسۆز و پشتیوانێکی وەفاداری ڕێبازی کۆمەڵە مایەوە. لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەو پەڕی هاوخەمی خۆمان لەگەڵ سەرجەم بنەماڵەی بەڕێزی هاوڕێ هوشمەند دەردەبڕین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ هوشمەند بۆ هەمیشە بەرز و بەڕێز بێت. بەڵێ خۆشەویستان، گەیشتنە کۆتایی مەڵقەیەی بەرنامەی ئێمە بینەران. سپاس بۆ ئەوەی کاتان بۆ بینین و گوێگرتن لەم بەرنامەکەمان تەرخان کرد. هیوادارین لە ئەڵلقەکانی داهاتووشدا لەگەڵمان بن. تا دیدارێکی دیکە سەربەرز و سەرفەراز بن ماڵەوە.